هەلبەستوانێ کلاسیکا کوردی علی محەممەد ئەفەندی حەریری دە دوێندەها خوادا ئەدگەهنە عەلیە کوڕێ ئەبوو تاڵیبی شتەکەی پێی دەرێن تەواتر یعنی باب لە کوڕی دەبیسی ئەو لە کوڕی لە باپیرەی دەبیسی هەندێک ئەخباری ڕاست و دروست لەو جێڕانەوانەدا هەیە لەبەرەوە بەڵام دەبیت تەتەڵە بکرێنە بە وریاییەوە مەعامەلیان لەگەڵ بکرێن. دوور و نزیک ئاماژەیەک هەیە کە لە ڕاستیە بنەماڵەی عەلی حەریری لە ڕاستیە لە بنەڕەتە حەیدەری بن بنەماڵی حەیدەری سەیدن لە ناو هۆزی سوچی ماونەتەوە و نازناوی هۆزی سوچیان وەرگرتووە. ئەگەر پشت بە سێ مێژوێن دەستپێکا خویاکردنا سەردەمێ ژیانە عەلی حەریری گرێ بدەین ئەف کەسایەتیە هەر دێمینیت دە تاریاتیەدا. پێدەچی ئەوەی دوایی کە کراوە دەڕێ لە سەدەی 16 و 17 و سەردەمی میرانی سۆران و کە پێگەی میرانی سۆران لە حەریر بۆ مەسەلەی خانزاد خان وانە لە گۆڕەیە پێدەچی عەلی حەریری ئەو سەردەمی ئەو سەردەمە کۆنەی سەدەی 11 و 12 و ئەوانە نەبیتر بەڕاستی ڕەئی و تۆژینەوەکانی ئێستا زیاتر یعنی تەرکیز دەکاتە سەر ئەو ڕەیەکە شاعری سەدەی 16 و 17 عەلی حەریری. کۆنترین زانیاری لەسەر عەلی حەریری جگە لە ئاماژەکەی خانی لە مەموزین نامەکەی مەلا مەحموودی بایەزدیە کە باسی هەشت شاعری کوردی کورمانجیەکە و لەوێ بە شاعری یەکەم ناوی هێناوە. هۆکارەکەی ئەوەیە کە بەرهەمەکانی بزر بووە کە بەرهەمەکانی بزر بووە ناسنامەی بزر بووە. بەلێ لە گۆڕ خویاکردنین مێژووە چارێ هەند سەرەداف دێب دەستمەکەڤن کانێ عەلی حەریری کیە و لە کیڤە بوویە و لە چ سەردەم ژیایە. شاعیرە پێشەنگەکانی قوتابخانەی کرمانجیە یعنی شاعری سەرەتاکانە چونکە تا ئێستا لە عەلی حەریری کۆنتر تێکستمان زۆر لەبەردەست نییە کۆنتر باشە ڕەنگە کۆترین شاعری قوتابخانەی کرمانجی تا ئێستا لەبەردەستمان بی تێکستەکانی عەلی حەریرین. یەکەم لێکۆڵینەوەی پوخت و دوور و درێژ لێکۆڵینەیەکی مامۆستا عەبدوڕەقیب یوسفە پاشەوەی شعرەکانی دیتەوە و لەسەر بنەمای کتێبێکی عەرەبی کە سەدەی 17 نووسراوەتەوە بە ناوی خوڵاسەل ئەثەر هی موحبی لەوێ باسی شێخ ئەحمەد عەسالەکە کوڕی شێخ عەلی حەریری کە ئەڵێ باوکی کوردە و خەڵکی حەریرە. عەلی حەریری هەر لە سەردەمێ خانزەدا میراسۆران لە چاخێ 16 حتا چاخێ 20 وەک ناووبانگ هەبوون هەبوویە بەلێ لە سەدێ 20 لێکۆڵین هاتینە ئەنجامدان لەسەر ڤەدیتنا ژیاناویە ڕاستەقینە. لەو سەردەمەدا لە سەردەمی خانزادێ هەبووە باسی کرایە بەڵام زۆر و کەم نەنووسرایتەوە. جودایی سەودایی حەریری ئەم سێ شاعیرە هاوچەرخن سەودایی شعری لە جودایی تەخمیس کردووە جودایی شعری عەلی حەریری تەخمیس کردووە لە کەشکۆڵەکانش شعریان دراوەتە پاڵیەک. لە گۆڕ بەلگەنامەین مێژوویی ئەڤی هەلبەستوانی چەند ناسناف هەبووینە مینا عەلی حەریری شاعیر مەلا عەلی حەریری سۆرچی عەلی عاشق. ئەو دوو نازناوەشی هەیە و لەگە عەلی حەریریەکە خۆی بە عەلی دەداتە قەڵەم ئەو سەیە یەکن مەسەلەی عەلی عاشق بەڕقچێشە و دۆخەی لەسەر ئایا دوو کەسن یا یەک کەسن ئەو مناقەشەیە هەیە چونکە عەلی عاشق پەڕیتەوە لە مەنتقەی موکوریان لەبەرەوە گومانی ئەوە هەیە عەلی عاشق خەڵکی موکوریان بزیاتر. عەلی بەکارهێناوە شێخ عەلی بەکارهێناوە حەریری بەکارهێناوە ئەم سێ نازناوی بەکارهێناوە بەڵام لە کەشکۆڵەکاندا پێنج شعری عەلی حەریری کە لە کەشکۆڵی دیکە لە ژێر ناوی کەلام عەلی حەریری هاتووە لە کەشکۆڵی دیکە و تازەتر بە ناوی لە ژێر ناوی کەلام عەلی عاشق هاتووە. عاشق نازناوێکی تری عەلی حەریریە بەس لە دەرەوەی شعر وەکو مەولەوی. هەر سێ نازناوەکە بەپێی لێکۆڵینەوە و زمانزانەکانی خۆمانی ئەو سەردەمەی لە نووسینەکان و شیعرەکان هەر سێکیان یەک شەخص. دمیانە وێ خەباتە هاتیە ئەنجامدان بۆ ڤەدیتنا ژیان و سەردەم و هەلبەستên عەلی حەریری لەسەر بنەمای گریمانەیی تۆمارکردنە و ڤەگێڕانە. خۆی تۆژینەوە بە گریمانە دەست پێ دەکا بەڵام دەبی گریمانەکە دوایە ئیسپات بکرێ
وە گریمانە بە تەنیا پشتی پێ نابەستێ دەبی کۆمەڵک بەلگە و دەلیل بینیەوە یەکیان گریمانەیە مەسەن گریمانەی ئەوەی عەلی حەریری و شەو زاراوای سوورتیاتی زۆر ناو شعرەکانی هەیە وە نییە کەچی لێکۆڵینەوەی زانستی ورتر و دەقیقتر دەڵێ و شەو زارا و کچکیۆنی منتقی هەکاری زیاتر لە شارەکانی هەموو توێژنەوەیەک کە لەسەر لایەنێکی تاریک ئەکرێ بۆ دوجار لەسەر گریمانە ئیشی لەسەرەکەیت تا ئەگەیت بە دەرەنجامێکی زانستی و بابەتەکە ڕوونەکەیتەوە شعرەکانی عیرفانین گریمانەی ئەوەی کردووە کە عیرفانین دوایی بەڵگەی هێناوەتەوە ئارگۆمنتی هێناوەتەوە گفتوگوی کردووە دوجار دەرەنجامت تەداتێ بڵێ ئەم شاعرە شاعرێکی عیرفانیە. پرانیا بەڵگەنامەیەن البەردەست پشگیریاوەیەکێ دکەن کۆ عەلی حەریری هەفچەرخێ مەلایە جزیری بوویە. ئەس پێم نەما سەبر و قەرار دیسان لە دەستا فرقەتێ لۆمە مەکەن ئەغیار و یار سووتان بە ناڵا غوربەتێ. یعنی من بەس بە حالی خۆم ئیمانم بەو تیۆرەیەکە سێ قۆناغەیان ئەدەبی عامەیە پێی دەڵێن فۆلکلۆر ئەدەبی خەڵکی نەخیندەوار ئەدەبی شعبیە قۆناغی دووەم ئەدەبی میلیە خەڵکەکە بەرگ ڕۆشنبیرترە و دەیەوێت تێگەیشتنی گشتیش نزیکە لە تێگەیشتنی عامەی خەڵک قۆناغی دی ئەدەبی هوەری ئەدەبی نووسراوە ئەدەبی ڕاقیە ئەوە هەم لۆ نخبەیە هەم بە زمانێکی بەرز هەم کۆمەڵک هونور و هوەر و یاسا و ڕێسای تایبەتی خۆی هەیە کەواتە دزیری ئەمە نووسینمەیە لەسەرەوەی کە مامۆستای شعری کلاسیک کوردیە پێش دزیری ئەمە لە ئەدەبی کوردی کلاسیکمان نییە. دیارە شعرێکی فارسیە ئەدرێتە پاڵ مەلا عەبدوڕەحمانی جامی هی ئەو نییە هی مەلایەکی کووردە درەنگتر نووساوە باس لەوە کات کە پیرمەردی بدی دە ئەمز جزیر نیممەردی بدی دە ئەمز حەریر. لێکچوونەکە زۆر دناوبەرا شعرا جۆرێ هەشت سیلابی یا جزیری و حەریریدا هەیە وەک دەستەواژە و دەربڕین ئەڤەژی بەڵگەیە لەسەر هەفچەرخیا عەلی حەریری و مەلایە جزیری. ئەمە لە ئەدەبیاتی فۆلکلۆری چێشی شعرمان هەیە چێشی هەفتیمان هەیە هەشتیمان هەیە دەیمان هەیە لە شعری گۆران هەشت سیلابی یعنی هەشت برگەیی یەک لە چێشە باوەکانی شعری فۆلکلۆری کوردیە ئەو شاعرانەی ملی ئەو چێشە شعرانەیان بەکارینە کەچی جزیری چێشی عروزی عەربی و کلاسیکی بەکارینە هیچ چێژی برگەی نییە و ئەو شعرش کە دەدرێتە پاڵ جزیری لەگە فەقەت تێران کە گوایە سێلابیە ئی جزیری نییە مطلق. زمانی ڕوونە شاشە تەنکە قوڵ نییە و تعبیری ملیانەی بەکارهێناوە تەنانەت لە ناو شاعیران لە ناو مەلا هەرە بەتەمەنەکان زۆر مەحبوب بووە و کەسایەتێکی وەکو مەلا مەمدوحی مزوری کە باسی کردووە لە کتێبەکانی ئەڵێ شاعیرێکە بۆ خۆشەویستی شعری نووسیوە شعرەکانی عەلی حەریری شعری عاشقانەن دڵداریانەن. مەلا عەلی حەریری لە بنەماڵەیەکە سەییدن لە دەڤەرا حەریر ژیان کردە و مەسلەی سەییداتی یەکەمیان لۆ پای و مەقامەی کۆمەڵایەتی بدابین دەکات لە بۆ کەسەکە کەوی دیعاە دەکە باشە کەوی دیعاە دەکات ئەوە لە ناو کوردەواریدا زۆرە بەڵام ئەوە تا ئێستا ساخ نەکراوەتەوە. عەبدوڕەحمان جامی عارفێکی فارسە خەڵکی خوراسان گوایە 1400ەکان بە کوردستانە تێپەڕیوە مەلای جزیری و عەلی حەریری بینیوە وتیان کەواتە 1400ەکان ژیاوە بەڵام ئەو دیێرە شعرە هیچ جامی نییە من دیوانەکەیم هەیە 1000 لاپەڕە زیاترە ئەو دیێرە شعرەیتیان نییە. بەڵگەهەکە دیتر مەلا عەلی حەریری هەمان عەلی حەریریە شاعیرە ماڵباتە سوورجی بۆ خوێندن و فێرکاریە زۆر دەڤەرن کوردستانی گەریاینە. لە ناو شعرەکانی عەلی حەریری لۆمان بە دەرەکەوی کە عەلی حەریری خەرچی حەریرە خەرچی ئەو منتیقەیە جایی گوندەچە ئی ناو حەریرە ئەوە مشکلەیەک نییە بەڵام ئی ئەو ناوچەیە کە پێگۆترێ حەریر لێرەیە لە دایک بووە و خەرچی ئێرێ و شێوە زمانەکەشی هەری ئی ئێرەیە مەدرسە و مەلا و مزگەوتی ناودار لە سنە و سابلاغ و مابات و گەرمێن و کوێستان و بادینان و مەدرسەی قوبان و مەلایەکی زانایەک لە شوێنەکە بیچوونە گەڕینەکەواتە عەلی حەریریش واریدە خەڵکی حەریربی چوبیتە حەکاری لە بۆ دەرس و خوێندن. سەردەمی سێم کە دیاری کراوە 1500 و شتێک دیاری کرا بۆ لە دایکبوونی لەسەر بنەمای کتێبەکەی محیبی خوڵاسە ئەثەر کە باسم کرد بەڵام بەڵگەکان بەڵگە لە دەستنووسەکان
زۆر لەگەڵ شعرەکانی یەکەگرێتەوە کە علی حەریری شاعیر بریتە لە مەلا علی سۆرانی حەریری. ji bo diyarkirina serdemê jiyana Elî Herîrî pişt bi çîroka evîndarbûna wî bi xanzada mîrassoran edhêd girêdan vegeranên zarekî û belgenameyên dîrokî vê êkê piştras dikin. جاگۆیە خانزاد لەبەر دەرچی مزگەفتێ گوێی دایتە فەقەیەکان داخوا فەقەیەکان کووە ژین و هەڵوێستیان کووە بەرامبەر بە ئیدارەی خانزادێ. گوێی لە هەموو فەقەیەکان گرتیە هەمووشی نووسیتەوە لۆ ئەوەی ویستەکانی ئەو فەقیانە جێبەجێ بکە. یەک لەو فەقیانە ئەرێن ئەو عەلی حەریریە گۆتیتی خۆزگە شەوەک خانزاد بە حەڵالی خێزانی من ئەو. ئەو شعرانەی دەدرێنە پاڵ عەلی حەریری زۆر مکوریانی و سۆرانین جیایە لەو شعرانەی کە دەدرێنە پاڵ عەلی حەریری. باشە ناکرێ عەلی حەریری هەم خاوەنی ئەو شعرە کرمان بادینیان نەبی هەم خاوەنی ئەو شعرە مکوریانە نەبی زۆر پاڵ دەدرێت کەوا ئەوەی لەگەڵ خانزاد و عەلی عاشق دەژێڕێتەوە شعرە مکوریانیەکانانە کە لەوە دەچی ئەو عەلی عاشقە کەسێکی تربی زمانە شعریەکەی لە زمانی شعری حەریری جیاواز. Elî Herîrî helbestvanekê klasîkê Kurdî ye ji bilî biyavê şeirî xwedî çendîn pertûk e di nava pertûkên xwe de xudayên Yasîn wek malbat û dîndeh. ئەوانەی بڵین قوتابی خوێندکاری مەدرسەی ئاینی بووینە دوو نەوە تەلیفاتیان هەیە یەکیان ئەو کتێبانی کە خوێندیتیان پەراوێز و شەرح و ئەویان لەسەر نووسیوە هەندەزار خۆیان تەلیفاتیان کردێ لە بواری فقه و منطق و شەرع و شەرعیات و ئەو مەسەلانە. کتێبێکی هەیە لەسەر هەیئەی فەلەکیات حاشیەی هەیە پەراوێز لەسەر کتێبەکان. کتێبێکی لە ئیستانبول هەیە مەلایەکی خەڵکی ئەنقەرە لە خوارەوە نووسێتی ئەمە کتێبی مەلا عەلی سوورچی کوڕی محەممەدی کوردی لە دایکبوو حەریر و بەڕەچەڵک عەلەوی واتە سەید. Elî Herîrî li gor hindek belgenameyan li devera serdest jî mamostatî kiriye li qutabxaneyên cudayên ayînî. تا باس لەوەیە کرێ چوویتە زۆر لە شارەکانی ئێرانێ بگرە تا ئەو شارانەی نزیکی خۆمان لە سنووری خۆمان شارەکانی باکووری کوردستانش لە هەندێک لە شارەکانی ئێرانێ دەرسشی دایتەوە بە پێی ئەو معلوماتەی حەقایەت خوانەکان لۆمەیان باس کردیە. زۆری ژواریدا ئەگە عەلی حەریری لە بۆ خوێندن کوێستان و گەرمیانی کردبی ڕۆژهەڵات و ڕۆژاوای کردبی لەسەر دەشیش خوێندیبی مەلا بووبی زۆر واریدا. عەلی حەریری بۆ خۆی 1663 لە موکریان قوتابخانەی ئاینی هەبووە لە باکوور ئەم بنەماڵەیە پێش ئەمانش مەلا زەکی ڕەسوول سوورچی هەبووە لە بەدلیس خوێندوێتی مەلایەکی تر هەبوو بە ناوی ئەحمەد کوڕی عەلی سوورچی ئەویش لە باکوور خوێندوێتی ئەویش لە عەلی حەریری بەتەمەنتر بووە. لێکولەر ددەنە خویاکردن کۆ Elî Herîrî ڕەنگە سەردانا حەلەب jî kirbît çunke Elî Herîrî xwedî nusxeyeka destnivîsa pertûka Nuzhetun Naziriye fil Exbarî wel Athârî el Merwîye anîl Enbiyâî ve Salihîn ku danerê evê pertûkê xelkê Heleb e. لۆ ئەوەی چوویتە حەڵەبێ نوسخەیەک یەک لە نووسەرەکان کتابەکی خۆی هەدیە دایتێ کە تاکە کتاب وە دەستخەتی خۆشیتی لای عەلی حەریری مایتەوە ئەو دەستخەتە. گەشت و گوزەری خەڵکانی ڕۆشنبیر و مەلا و زانای کورد بۆ حەلەب و بۆ دیاربەکر و بۆ سابلاغ و بۆستنە زۆر ئاسان و احتیاجی بووە. ئەوە نەبوو ئێستا سنوور و پاسپۆرت و ڤیزە و نازام ئەو شتانە نەبووە. ئیتر مەلای کورد سەفیری کورد بووە لە هەر ڕۆژێ لە پارچەکی و نیشتیمانەکەی بووە. لە لاپەڕەی یەکەم مەلا حەمزەی سوورچی ڕەچەڵەکی خۆی نووسی و مۆری لێداوە لە خوار ئەوەشەوە نووسینی باوکی هاتووە ئەڵێ ئەم کتێبەهی منە من عەلی سوورچی. Elî Herîrî hem bi sedema şeirên xwe û
بسەدەما پێگەهێ خۆی زانستی و بەرهەمێن خوا دیسان بسەدەما دیڤگەڕیانە زانستی لە گەلێک دەڤەرین کوردستانێ گەلێک یێ بەرنیاسە دمێژووە کوردیدا. طبعا ئەو شعرانی کە شعرەکانی مایتەوەی عەلی حەریری لە بەردەستمانە گوتمان شعری میلین لە تێگەیشتنی خەڵک نزیکە خەڵک لە بەریان بووە باشە ئەوە لەبەرەوە زوو بڵابوویتەوە یعنی زۆر تەداولی کردی پێویست بەوەنەوە بە کتێب خەڵک بخینتەوە لەبەرەوە خەڵکەکی زۆر عەلی حەریریان ناسیە وەگە عەلی حەریری ڕاست بیش تو بیتە حەکاری خوێندبی تو بیتە حەلەب تو بیتە سەردەشت لە هەر شوێنە خەڵک شعرەکانیان ئاشنا بوونی لەگەڵ شعرەکانی عەلی حەریری و ناسیتیان هەر ئەمەشە وای کردووە شاعیرێکی کەرکووکی مەلا عومەری ڕەنجووری 1970ەکان لە شعری خۆیان ناوی عەلی حەریری بێنێ ئەو وڵامی ئەومان نەداتەوە لەناو هەموو شاعیرانی کرمانجیە مەلا عومەری ڕەنجووری بۆ تەنها عەلی حەریری ئەناسێ لەبەرەوەی کوڕەکانی چوونەتە کەرکووک لەوێ قوتابخانەی دینیان داناوە قوتابخانەکەیشی بە ناوی قوتابخانەی سۆرانی بەناوبانگ بووە. لە گۆڕ ڤەگێڕانên زارەکî عەلی حەریری کاریە کارتێکردنەکە زۆر لە خەڵکێ دەڤەرا خوا بکات لەوڕا پەیوێن وی چ وەک شعر چ وەک پەیوێن نەستەق لەسەر زارێ خەڵکێ دەڤەرا سوورچیاتیە ماینە. ئێستا دەستنووسێکی قەولی ئەسپی ڕەشەیە لە رووسایە لەسەری نووساوە من کەلام عەلی حەریری و پەیوەندی دووەم شعری پەریزادە تووەهاتی بۆ یەکەم جار ساڵی 1970 چاپ و بڵاو کراوە کە سایتیەکی شوش بە ناوی شێخ تاهر ئەینێرێ بۆ چاپ من پەیوەندیم پێوە کرد ئێستا زۆر بەتەمەنە وتم مامۆستا ئەو شعرە لە شوش دەستنووسی هەیەوتی نە باوکم مەلا بووە پشتا و پشت لە بەریان بووە بۆ ئێمە هاتووە کە ئەمە شعری عەلی حەریریە. نالی هیچی لە شاعیرە گەورەکانی ئەبوو متەنەبی و ئەوانە کەمتر نییە بەڵام لەبەرەوەی ژیانی مێژووی و سیاسی کورد ئەوە نەبووە کورد مەزاری ئەوەی نەبووە خۆی بۆ خۆی بی بیان ناسێنی دیراسەیان لەسەر بکات دنیا پێیان بناسێنی دەناشە ئێستا دەزیری لەگەڵ سعدی شیرازی و حافزی شیرازی کە دوو شاعیری ڕۆژهەڵاتی زۆر گەورەنە لە ئاستی وەندای. لە گۆڕ هەندێک ڤەگێڕانên زارەکî عەلی حەریری سەردانا شەوشێ کردە چونکی جihê زانست و خوێندن و سەیرانان بیە یê چووە سەر گۆڕێ وریایە پەیامبەر. شاعیرانی بادینان زۆر سەردانی شووشیان کردی هەم زیارەتگای ئاینی بووە هەمیش نقطەی بڵین خوێندن و زانست و زانیاری بووە و لەوێ باسی ئەوە دەکرێت کە عەلی حەریری چوویتەوێ و لەوێ قەولی ئەسپی ڕەشی دانابی و گوتیبی لۆ لەسەر زاری خەڵکەکەەوە باوە هاتووە کەواتە زۆر شوش لەگەڵ حەریر بینیان چەندە هیچنێ ڕۆژە ڕێکە دوو ڕۆژە وتوێتی ئەو بینایە چییە؟ بینایەک هەیە ئاسەوارە شوێن پێڵەن گۆڕی شەیدوریە سەرکردێکی سوپای داود پێغەمبەر بووە بە حکایەتی ملی وتویانە ئەوە گۆڕی ئەو شەهیدەیە و شەڕی کافرانی کردووە کە قەولی ئەسپی ڕەشە ئەوەی بۆ گەڕنە ئەڵێ من چۆن ئاگاداری ئەم ڕووداوەنیم من ئەماکەم بە شعر. عەلی حەریری مینا پڕانیا هەلبەستوانên کورد هەلبەستên خوا بە ئەزمانێ کوردی و عەرەبی و فارسی و تورکی نوێساینە. خوێندنی مەلایان بە زمانی عەرەبی بووە هەموو مەلایەک عەرەبیزان بووە بەڵام عەلی حەریری یەک بووە لەوانەی کە زیاتر ئیهتیمامی پێدایە و دوایە ئەوەشی بەجێ نەهێشتە زمانی خۆی و کەلتوری خۆی هەر لە یادیدا بوو. دەرس و دەوری ئاینی ئیسلامیان خوێندیە لە ڕێگای ئەوە قورئان و حەدیث وایان خوێندەوە زمانی عەرەبی فێر بووینە. دوو ئەدەبیاتی ڕۆژهەڵات فارسی سعدی و حافز وانە دەرس بووینەوە ینی مادەبووی خوێندن بووینە لە ڕێگای ئەوانەوە فێرە فارسیش بووینە. تورکی زمانی دەوڵەت و ئیدارە بووە پێم وایە شعری بە زمانی تورکی و شتی دیکەشێ لە شعرێکە ئاڵێ گەرچی حەریری گەرچی حەیرانە لە وەسفاتە 6 ئەزمانە پێم وایە مەبەستی ئەوەیە کە بە 6 زمان شعری بۆ یار نووسیوە کە شاعرانی تر ئەمەیان کردووە مەسە شکری بەدلیسی ئەویش ئەو شعرێکی هەیە بە تورکی ئەڵێ بە 6 زمان شعرم نووسیوە. هەتاک و بەرهەمێن عەلی حەریری بەدەست کەفتینە زۆر دەڤەر و جێهاتینە بسەرکردن مینا بەهدینان مۆکریان باکوورێ کوردستانێ هەورامان گەرمیان و بەغدا و
هەتا دووماهی. ڕاستە تەبعاان ئێستا ئەوەی ئەو شعرانی علی حەریری دۆزراوەتەوە کاک ڕزگار لە دیوانێکدا کۆی کردنەوە هەمووی 20 شعرە بەڕاستی زۆر نییە لە تاو بڵین ئەو ناوبانگی حەریریە هەبووە و ژیان ڕازاوەیە و گەڕانتەبی بەرهەمی شعری زیاتر بووبی. دوو دەستنووسەیە لە بەغداد یەکیان مێژووی کۆچی دوایی تێدایە یەکیان شعرێکی تێدایە لەسەری نووسراوە هذا بيت من أفضل شعراء الكرد علي السوراني دیسا ژنو عشقابەرێ پر ئەندەرون و ئاتەشە نازناوە سۆرانەکە بۆ ئێمە زۆر گرنگە مێژووی نووسنەوەی شعرەکە بۆ ئێمە زۆر گرنگە بە دەستمان بگات هەندێشت ڕوونەکاتەوە. کوچە داویا علی حەریری تەخمین ئەتهێتەکردن لە گۆڕبەلگەنامەیەن شعری و پەیڤن زارەکی کۆ ئەو لە ساڵە 1692 زاینی چوە بەردولوڤانیا خودێ. مەموزین 1692 نووسراوەتەوە کە خانی ئەو کاتە مەموزینی نووسیوەتەوە ئاماژەی بە ناوی دا وەکو کەسێکی کۆچ کردوو بیناوە ڕوحە مەلێ جززیری پێحەی بکرا علی حەریری ئەڵێ من ئەگەر پاشایەکمان هەبوایە شعری وام ئەنووسی مەلای جززیری و علی حەریری پێ زیندوو بکەمەوە. دەستپێکی قوتابخانەی ئەدەبی کرمانجیە دەبی هەوڵدەین زۆر دەوڵەمەندی بکەین تۆژینەوەی زیاتری لەسەر بکەین دیوانی باشتری ئامادە بکەین و خەڵکی پسپۆری شارەزای لە دیالێکت و لە زمانەوانی بێن دیراسی شارەکانی بکەن. علی حەریری بە خەرچی ئەو حەریرەی دانێن تا گۆڕەکەی ئێستا لێرەیە دارێکشی لەسرە ئەوانەی کە جیۆلۆجینە زیندەوەرناسن ئەتوانن بچن تەمەنی دارەکەی و تەمەنی گۆڕەکەی ئەتوانن دیار بکەن.